هەمیشە ئەنجامدانی چالاکی و بۆنە تایبەتیەکانی تایبەت بە ساڵی نوێ گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و چێژی تایبەتی هەیە. ئێمە ئێستا لە فێستیڤاڵی لوکسین لە نێو بەرزایەکانی سلێمانی هەڵبەت بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات ئەم فێستیڤاڵە ناوازێ ئەم فێستیڤاڵە تایبەتە ڕێکخراوە. کۆمەڵێک چالاکی زۆر جیاواز کە 100 براندی تایبەت لە کۆمپانیا و براندە جیاوازەکان بەشداریان کردووە، چالاکی گۆرانی و موزیک، هونەرمەندە دیارەکان بە چەندین بەرهەمی جیاواز ئەم فێستیڤاڵە قەشەنگتر و ڕازاوەترەکەن. بۆ ئەوەی زۆر لە کاتی میوانەکەمان نەگرین، هونەرمەندێکی دەنگخۆش، هونەرمەندێکی دیار کە هەمومان شانازی پێواکەین، هونەرمەندی دیار میران عەلی لەگەڵمانایە بە چەندین بەرهەمی ناوازە میوانانی زیاتر دڵخۆشەکە. کاک میران سڵاو لەوێتم کاتە سڵاو لە بەڕێزتان باشتر بۆ جەنابتان و سڵاو ڕێزمێ بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی کورسات. زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە ئەمڕۆ لێرە میوانم و هیوادارم ئەوەندەی کە لە خزمەتی و خەڵکەیام کاتێکی خۆش بەڕێ بکەین بێکەوە و هەرەوەندە. کاک میران بێگومان ئامادەبوونی ئێوەی بەڕێز هونەرمەندانی دیکە لە چالاکی و بۆنە تایبەتەکان گرنگی خۆی هەیە. تا چنێک گرنگە لەم بۆنانەی کە نزیک ساڵی نوێ ئەبینەوە بتوانن ئێوەش بەشێکی گرنگی نێو فێستیڤاڵەکان بن، کەشێکی جیاواز بۆ میوانان دروست بەگشتی خۆی لە هەموو بۆنەیەکە ئەتوانم بڵێم هونەر دەستێکی باڵای هەیە، هونەر و میوزیک ئەبێت هەبێت، یعنی ئەتوانم بڵێم خوێی ناو چێشتە هونەر چکە پێویستە وەڕاستی و خۆشحاڵین بەگشتی هەموو هونەرمەندان و موزیسیانان ئەتوانین ببین بە هۆکارێک بۆ دڵخۆشی ئەو خەڵکە بە تایبەت لە مۆزعی ئێستای کوردستانە ئەو هەموو ناخۆشیەمان هەیە. دەستخۆشی لە ڕێخەری و فێستیڤاڵە کە بەڕاستی نەک هەر لێرە لە هەموو شارەکانی تر چکە گرنگە بەڕاستی خەڵک پێی خۆشە بێتە دەرێ پیاسە بکە و جێک بگۆڕێ. کاک میران لێرەوە نزیکە بینەوە لە کۆتایی ڕۆژەکانی 2025 و پێئەنینە ساڵی تازە 2026 چیت هەیە بۆ ساڵی 2025 و هەنگاونان بۆ ساڵی 2020؟ هیوادارم ساڵێکی زۆر خۆش بەرەو ڕووی هەموومان بێت. ئینشاڵڵا هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم ئەوەی ڕۆی لە پێشتر ناخۆشی بوو خۆشی و هەرچی بوو گوێی مێنێ بەردەوام بن. ئینشاڵڵا ساڵی تازە شتێکی زۆر باش و چاوەڕێ من بە ئیجازەتە. فەرموو کاک میران دەست خۆش. سپاس بۆ هونەرمەند میران عەلی بۆ هیواین هەمیشە هونەرمەند میران عەلی و تەواوی هونەرمەندانی دیکەش کۆمەڵێک بەرهەمی زۆر جیاواز لە بۆنە جیاوازەکان پێشکەشی ئامادەبووان بکەن. خاتوڤاڵە لەگەڵمانایە وەکو سەرپەرشتیاری یاخود وەکو ڕێخەری سەرەکی فێستیڤاڵی لوکس کا بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بەیەکەوە هەماهەنگیان کردووە لە ئەنجامدانی ئەم فێستیڤاڵە. خاتوڤاڵە گەر بەڕێزت بفەرموویتە لای ئێمە. سڵاو لێ بێم کاتت باش بێ. سڵاو لێەوە بەخێر بێن سەرچاوم زۆر سپاس. خاتون پێم بڵێ چۆن بوو بیرتان کردەوە لەگەڵ کورساتە ئەم هەنگاوە جوانە وەکو هەنگاوەکانی پێشووتر زیاتر گینگی بن بەم چالاکیانە؟ بەخێراتتانەکەم سەرەتا طبعاً کەناڵی کورسات کەناڵێکە کە ینی زۆر دیارە لە ناو خەڵکە هەزماکە هەموو چالاکیەکانمان لەگەڵ کەناڵی کورساتا بێ. چالاکیەکان یاخود ئەو براندانی بەشداریان کردووە باسم کرد 100 بران بەشداری کردووە تا چەندە ناساندنی بەرهەمەکان و بۆ میوانانیش جێی دڵخۆشیە. تەوان هەموو براندەکان کە لەگەڵمانان جێی دڵخۆشین چونکە هەمووی براندی جیاوازن شتی تایبەتن کە لەگەڵمانە بەشدارن بەڵە 100 براندی جیاوازە لە خواردن و هەموو بابەتەکان جلوبەرگ و هەموو شتێک. لێرۆچی بە میوانان و گەشتیاران ئەڵێ کە ئەم فێستیڤاڵە لە کیس خۆیان نێن. ئێمە وەکو دووەم ڕۆژی فێستیڤاڵەکە هیوادارین زۆرترین گەشە ڕوو لە ئێرە بکات چونکە ئەوەی کە جیاوازە گۆرانی بێشە جیاوازەکان و وەشتی زۆر جیاواز و سەرچاوی گەرمکەرەوە هەموویمان بۆ داوین کردوون هیچ خەوێکیان نەبێ. هیواداری سەردانکەن بەخێر بێ سەرچاو. بێگومان هەڵبەت وەکو خاتوڤاڵە ئاماژەی پێکرد کۆمەڵێک چالاکی جیاواز کۆمەڵێک کۆمپانیای جیاواز لێرە ناساندنی تەواو بۆ بەرهەمەکانیانەکەن. هونەرمەند میران عەلی گۆرانەکانی دەست پێ کردووە ئامادەبوویەکی زۆر لێرن بۆ ئەوەی چێژێکی جیاواز وەرگرن لا تەواوی گۆرانی و تەواوی ئەو کاتانەی کە لە نێو بەرزایەکانی سلێمانی بەسەری ئەبەن. پێمان خۆشە بەشێکی زۆر لەو ئامادەبوو بەشداربووانە وەرگرین. خاتون چۆنیت؟ باشی تۆ؟ سپاس دەکەم. چۆن بیرت کردەوە بیت بۆ ئەم فێستیڤاڵە ناوازەیە؟ وەڵام من ئێستا گەشتوم لەگەڵ ڕەفیقەکانمە هاتووم جا زۆر باسییانە کرد جا زۆر دەمێکیشە خۆمان بۆ حازر کردووە جاوەکەشی خۆشە ئیتراوە. هیواین کاتێکی خۆش و چێشبەخش بێت بۆ ئێوەی ئازیز. دەست خۆش زۆر سپاس بۆ ئێوە. بابینە لای ئەم بەڕێزانە سڵاوتان لێبێت. سڵاو لە تۆش. تا چەندە
ئامادەبوونی هونەرمەندە دیارەکان لێرە لە نێو ئەم فیستیڤاڵە چێژێکی تایبەتی هەیە؟ ڕاستە لە ڕاستیە خۆی هەر ئەم فستیڤاڵانە خۆی لە خۆی شتێکی زۆر جوانە بە تایبەتی ئەم کاتانەی ساڵ و ئەم هونەرمەندانەش بێگومان خۆشەویستن لە ناو خەڵکە و خەڵک خۆشەوێن. باشە چ شتێک سەرنجی تۆی ڕاکێشە لە فیستیڤاڵی لوکس؟ بەڕاستی جوانە ینی جەوەکەی خۆشە و شوێنەکان جوانە شتەکان جیاوازە. سپاس بۆ بەشداریکردنت بەو هیواین تەواوی ئامادەبووان لێرە کەشێکی زۆر جیاواز وەرگرن و کەشەکەی بەڕاستی ئەگەر بڵێ بۆ نەسارد و سەرمایە ڕاستە ساردە بەڵام زۆر تایبەت و ناوازەیە لێرە بە دیزانێکی زۆر جیاواز لە نێو بەرزایەکانی سلێمانی تەواوی ئامادەکاریەکان کراوە بۆ فستیڤاڵی لوکس کە بتوانن میوانان لێرە چێژێکی تایبەت وەرگرن کاتێکی خۆش بەسەر بەرن با بچینە لای کۆمەڵێک بەشدار بووی دیکە سڵاو سڵاو گیانەکەم بەخێربێن گیانەکەم پێم بڵێ لە کاتژمێر چەندەوە هاتی بۆ ئێرە؟ وڵی تقریبا نزیکی 6 هاتین لێرە نانێکمان خوارد و واجارێ لێرەین. تا چەندە ئەنجامدانی ئەم جۆرە فستیڤاڵانە گرنگی خۆی هەیە بۆ ئێوە؟ وڵی خۆشە خۆتەزانی هەمومان قەلەخ و نامرتاح و بەزێنێ ێرەجەیەکە گۆڕین خۆشە دەستیان خۆش بێ بڵێ هەیە بۆ دەستگای میدیای کورسات کە هەمیشە ئەم چالاکیانە گرنگی زیاتری بێ دەستەکانی خۆش بێ تەبانەوە ئیشی کورساتە بەردەوام دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ و شانی زۆر ڕێز و تەقدیرن گیانەکەم ئێمە شیوادارین تەواوی ئامادەبوان لێرە چێژێکی تایبەت وەرگرن هاوکارم کاگڕێباز لەگەڵم بێت با کۆمەڵێک لەو کۆشکە تایبەتانە وەرگرین و کەمێک لە وێنەکانیشم بۆ بگوازێتەوە کاگڕێباز کەمێک لە وێنەکانم بۆ بگوازێرەوە با بچینە لای بەشداربووەکان بابزانین کێ لێرە بەشدارە و بێگومان شیرینیە جیاوازەکان تەواوی خواردنەکان و تەواوی بیرمان نەچێت گەرمکەرەوەی تایبەت لێرە ئامادەیە بۆ ئەوەی هاوڵاتیان توانن کاتێکی خۆش بەسەر بەرن و سەرمایان نەبێت سڵاو سەتام یاخوا بەخێر بێت پێم بڵێ شیرینی جیاواز و خواردنی جیاواز لێ لای ئێوە بینم چی و چیاتانەیە هەموو شتێکمان هەیە کونافەمان هەیە شیرینیمان لێرەیە پەقلاوە کونافە هەیە و لێرەش ستێک هەموو ستێکمان تایبەتن ستێکی ئەمریکیە باشە ئێمانە چیم خواردنانی پشتەوەی تۆ زۆر سەرنجڕاکێشە کاگڕێباز ئەمە کوبەیە چی کوفتەی تورکیمان هەیە سەڵاتەی ئەلەند تایبەتە بەی ئەلەندیە خۆش بێت تا چەندێک گرنگە بتوانن ناساندنی تەواو بۆ بەرهەمەکانتان بکەن لە ڕێگەی ئەم فستیڤاڵانەوە وەڵڵاهی ئەمە ئێستاوە بەشدار بوونا و شتەکان پێشکەشی مشتریان دەکەن زۆر بەدڵیانە ئێستا شوێکی ئاگرش دەکەن زۆر جوان دەبێت یاخوا بەخێر زۆر سپاس دەکەم با بچینە لای ئەم بەڕێزەش سڵاو چۆنی کوردی نازانم باشە زۆر سپاس بێگومان هەڵبەت ئەو بەشداربووانەی کە لێرەن ئامادەکاری باشیان کردووە بۆ تەواوی میوانان بۆ ئەوەی چێژێکی تەواو کاتێکی خۆش بەسەر بەرن لێرە شوێنی تایبەت هەیە بە میوانە خۆشەویستەکان کورسی و مێز ئامادە کراوە بۆ ئەوەی کەشێکی تەواو جیاوازیان هەبێت و ساتێکی خۆش لەگەڵ خۆیان و تەواوی خانەوادەکانیانە بەسەر بەرن و مەشخەڵی ئاگرمان هەیە لەو بەشەگەر کاگڕێباس بتوانێت بیگوازێتەوە بۆ ئەوەی هەر هاوڵاتیەک هات بۆ ئێرە بتوانێت ئەگەر هات و سەرمای بوو خۆی گەرم کاتەوە و بەی شێوازێک سەرمای نەبێت چێژێکی تاو لێرە وەرگرێت سڵاو چۆنی باشی سەمان باشە بەچینە لای مشخەڵی ئاگرەکە هەڵبەت هاوڵاتێکی زۆر لێرە کۆبوونەتەوە بێگومان ئەوەی کە لێرە میوانان کۆکاتە ئەوەیە گەر کەسێک بۆ ماوەیەکی زۆر برادەرەکەی نەبینی بێت ئەم کەشانەوەکات زیاتر کۆبوونەوەی خێزان و دۆست و ئازیزان لە یەکتر نزیک ئەکاتەوە بابینە لای کێبزانین کەی لێیە بچینە لای مامۆساگیان سڵاوت لێبێت پێم بڵێ لە سعات چەندەوە هاتی بۆ نێو ئەم فستیڤاڵە؟ وڵی تقریبان لە ئێوارەوە هاتم بۆ وێرە کەشەکەی تا چەندە جیاواز و تایبەتە؟ جەوێکی خۆشە و ئەم جۆرە مناسەباتانە چۆنەڵی خەڵکلی پێ خۆشە کەیەتە دەرەوە و شتێکی خۆشە تێگەشی لەگەڵ خێزانەکە تا هاتوون؟ تە بەڵێ خواردن و خواردنەوەکانتان تاقی کردو بۆ ئەوەی لێرە بتوانن تامێکی جیاوازی خواردنەکان بکەن خۆی ئەم شکەی بۆ ئێرە بڵێ ڕاستەکەی کەیتە دەرەوە هەم جێوێکی ژەگۆڕیت هەم ئەم
چوان ناسیا و دۆست و ئەحباب و خۆشەویست دەبینی لێرە. جا سەرماشە نابێت لێرە مامەساوایە گەرمکەرەوەی زۆر تایبەت و مەشخەڵی تایبەت خۆی بە حکمی جەوەکە بە حکمی تەماشاکەی جەوێکی خۆشهاتوویتە دەرەوە ئەگە باران لێ شەبار خۆشە. هیوای زۆر زۆر سپاس مەمنون زۆر سپاس. منیش لێرەیە بەجێتانەیە ئەڵم سپاس بۆ بینەربوونی ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەر تاوکو ئێستا سەردانی فستیڤاڵی لوکسان نەکردووە لە بەرزایەکانی سلێمانی ئێستا بە دەرفەتێکی زۆر زۆر تایبەتی بزانە لەبەر ئەوەی شەوانە لێرە پێشوازێکی گەرم لە میوانە ئازیز و خۆشەویستەکان و گەشتیاران ئەکات بۆ ئەوەی بێن چێژێکی تایبەت لە نێو ئەم فستیڤاڵە وەربگرن لە کیسخۆتی مەیە ئەم فستیڤاڵە ناوازەیە هەمیشە شاد و ئارام بن.